نزیکەی 6 ڕۆژە ئاگەرێکی گەورە لە دارستانەکانی دوورگەی ڕۆدس لە یونان کەوتوەتەوە. هەوڵێکی فەرهەنگەوەی لە ئارادایە بۆ یارمەتیدان لە کۆنتڕۆڵکردنی ئەو کارەساتە کە فەرەتر لە 19,000 کەسی ناچار کردووە بگەڕێن بە دوای پەرهەنگایەکی پارێزراودا. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە باکووری وڵاتەکە کە گەیشتووەتە 45 پلەی سەدی لەگەڵ کەشوبای وشک و ڕەشەبای دوورگەکە کە زۆر جار ئاراستە و هێزەکەی بە خێرایی دەگۆڕێت، مەترسیەکانی کارەساتەکە زیاتر دەکات. دەیان بەلەمی تایبەت پێکەوە لەگەڵ پاسەوانەکانی کەنارداریا هاوکاریان کرد بۆ گواستنەوەی ئەو هەزاران کەسەی کە خۆیان گەیاندبووە کەنارەکانی یونان کە دەسەڵاتدارانی ئەوێ بە یەکێک لە گەورەترین هەوڵەکانی گواستنەوە و ڕاگوێزان لە میژووی وڵاتەکەدا وێنەیان کردووە. یەکێک لە پەرپرسانی حکوومەت وتی فریاگوزاری دەریایی 3,000 کەسی گواستوەتەوە بۆ شوێنێکی پارێزراو. ڕۆدس شوێنێکی گەشتیاریە و بە کنار ئاوە درێژەکانی ناسراوە. هەروەها شوێنی نیشتەجیبوونی فرەتر لە 100,000 کەسە کە نزیکەی هەفتەیەکە لە دووکەڵی ئەم ئاگرکەوتنەیەتا دەژیان، بەڵام ئەوان تەنیا نین. تیمەکانی ئاگرکوژینەوە لە شوێنەکانی دیکە یونان هەر لە باکوورەوە بگرە تا ڕۆژەوەی ئاسینای پایتەخت لەم دوایەنەدا بەرەنگاری ئاگرکەوتنەوە بوونەوە. شەپولی گەرمایەکی زۆر لە ناوچەکە کە یەکێک بۆ لە هۆکارەکانی ئاگرەکە شارەزایان هۆشداری دەدەن کە لەوانەیە ئەمە بارودۆخی ئاسایی نوێی بێت. ئەم ڕووداوانە بەردەوام دەبن و جیهان پێویستی بە ئامادەکاریە بۆ شەپۆلی گەرمای زیاتر. پێشبینی دەکرێت ئێل نینۆ کە لەم دوایەنەدا ڕاگەیەندرا ڕووداوەکان لە ئەنجامی گەرمای بێ ئەندازە زیاتر بکات، بۆیە ڕێگەیەکی درێژمان لە بەردەمدایە. ڕەنگە کاریگەریەکی زۆر مەترسیداری ببێت لەسەر تەندروستی و بژێوی مرۆڤەکان. ئێلنینیۆ شێوازێکی کەشوبایە کە باس لە گەرمبوونی ئاوەکان دەکات کە ڕەنگە ببێتە هۆی گۆڕانکاری بەرچاو لە بارودۆخی زەوی و پلەی گەرمی بە گوێرەی بەڕێوەبەرەتی نیشتمانی ئۆقیانۆس و کەش و با.